شوان ئەمڕۆ لە گوتارەکەی سەرۆکوەزیرانی عێراقەوەمان بینی کە عێراق وڵاتێکی سەربەخۆیە، بەڵام بۆ ئەوەی بزانین بەڵێ بۆی بزانین کە عێراق لەکوێی شەڕی نێوان حەماس و ئیسرائیلە میوانداری بەڕێز یاسین عەزیز شرۆفەکاری سیاسیمان کردو لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە. یاسین بەخێر بێ بۆ کوردستان 24. ئەمڕۆ محەممەد شیع سوودانی دەڵێ عێراق سەربەخۆیە لە بڕیاردان و بڕیارەکانمان بە پێی بەرژەوەندی عێراق دەدەین. ئێوەمە چۆنە بینن؟ ئایا لە شەڕی نێوان حەماس و ئیسرائیل ئەم گوتارەی محەممەد شیع سوودانی ڕەنگی داوەتەوە؟ شەوتان باش سنوورخان کاک شوان، سوپاس لەوە جەنابتان، سڵاو لۆ بینەرانی کەناڵی کوردستان 24. دیارە لە عێراق دوو دەسەڵات هەیە، دەسەڵاتێکی با بڵێن ڕسمی و فەرمی کە محەممەد شیع سوودانی وەکو سەرۆکی حکوومەتی عێراقی فدرال نوێنەرایەتی دەکا، بەڵام دەسەڵاتی گەورە لە عێراق وەکو ئەزمموی و چەند ساڵێک کە دەبینین زیاتر دەسەڵاتی ئەو گروپە چەکدارانەیە کە بەداخەوە لە دەوڵەتی عێراق وەکو دامەزراوەیەکی جێبەجیکار بەهێزترن، ینی هەر ئەوانن دیارە بڕیار دەدەن. ینی محەممەد شیع سوودانی بەڕاستی من زۆرجار لە زۆر کەناڵ و لە ئەوکان باکەم زۆرجار ئینسان بەزەیی پێدادێ، ینی کە سەرۆکی حکوومەتە، سەرۆکی سەرکردەی هێزە چەکدارەکانی هەموو عێراقا، بەڵام تا ئێستا نەیتوانی هەژمونی ئەو سەرکردایەتێ بۆ هێزە چەکدارەکان لەسەر زۆرینەی گروپی چەکداری عێراق کە هەمان بە پارەی بودجەی عێراقی بە چەشی عێراقی جێبەجێ فەرمانەکانی سەرۆکی هێزە چەکدارەکان ئەو سەرکردەی هێزە چەکدارەکان ناکەن. بۆیە لەلایانی فەرمی لەلایانی ڕاگەیاندن دەبینی کە محەممەد شیع سوودانی وەکو سەرۆکی حکوومەتی عێراقی فدرال هەڵوێستە فەرمیەکان ڕوون دەکاتەوە، هەروەکو لە مؤتەمەری قاهیرەش هەمان هەڵوێستی دووبارە کردەوە، بەڵام لە نێوان وتارەکەی محەممەد شیع سوودانی لە قاهیرە و ئەو ڕۆی بەغدا ینی زۆر شتی جیاوازمان دیت. گروپە چەکدارەکان زۆر بە ئازادانە هێزەکانی هاوپەیمانان بنکەکانی ئەمریکا هەتا نوێنەرایەتی دیبلۆماسیەکانی وڵاتەکان هەڕەشیان لێ دەکەن، دەیانکەنە ئامانج، موشەکیان تێدەگرن، فڕۆکەیتکە مثلەن بێفڕۆکەوان دەخەنە سەر ئەو بنکانە. دیارە بەبێ ئەوەی کە بەگوێی سەرکردایەتی هێزە چەکدارەکان بکەن. ئێمە هەموو دەزانین کە هەڵوێستی فەرمی حکوومەتی عێراقی ئەوەیە کە ئێمە لەگەر ئەمریکا لە اتفاقێکی وەکو پێدەنێت چوارچێوەی استراتیژی ئەو اتفاقە چوارچێوەی تەناسوتیە کە محەممەد شیع سوودانی سەرکردەی هێزە چەکدارەکان دەڵێ ئەوانەی لە بنکە ئەمریکیەکانن میوانن یان ڕاوێژکارن، بەڵام ئەو گروپە چەکدارانەی کە هەمومان دەزانین سەر بە سلایەنێکن و ئەمری سلایەنێک جێبەجێ دەکەن لە عێراق ڕایتریان هەیە، دەڵێ ئەوانە داگیرکردن دەبێت دەرکرێن و ئەوجا بەهانەی جاروی بەهانەی فەڵەستینە، جاروی بە بەهانەی شوێنی ترە. لێرە بۆمان دەردەکەوی کە بەڕێز سوودانی تا ئێستا نەیتوانیوە نەکرد بەڕێز سوودانی بە ئینسان ئەوە بی مثلەن داگەربی نەک هەر سەرۆک حکوومەتێکی پێشتریش هەبووە نەیتوانیە ئەو هەژمون و ئەو کۆنتترۆڵی ئەو گروپە چەکدارانە بکات و وابکە کە بەگوێرەی بڕیارەکانی ئەو سەرکردایەتە یان بەرژەوەندەکانی باڵای عێراق وەکو دەوڵەت جوڵانەوە بکەن. بەس ئەم vê bêjin yani wekî tu bêjî silametî xweş du meselet mezin derbaskirin ku em têkilî şer nabin bes dijatiya grupên çekdarî nekir evên ku hem hêzên Emerîkî dikine armanc hem jî herreşeya İsraîlê dikin ku ew li beramberî Hemas divêt pirawestin. Yani wekî tu bêjî dilê her du ka razî kiriye. Ev dê berjandiya Iraqê davêt? نەخێر خۆمە لەبیر نەکەن ئەو گروپە چەکدارانەی کە هەڕەشە لە ئەمریکا دەکەن لە ئیسرائیل دەکەن یان ئاشتەوایی عێراق تێک دەدەن بە هەر شێوەیەک لە شێوەکان بە خزاندنی عێراق بۆ ناو کێشەیەکی کە عێراقی تێدانە ئەوانن کە با بڵێن ئەوەی سیاسیان هەیە، ینی غیتای سیاسی پێ دەڵێن، غیتای سیاسیان هەیە لە نێو حکومەت لە نێو پەرلەمانی عێراق. هەر ئەو گروپانە لایەنە سیاسیەکانیان ئەو واجە سیاسیەکانیان ئەوانەی محەممەد شیع سوودانیان کردە سەرۆکی حکوومەت و سەرۆکی سەرکردەی هێزە چەکدارەکانی عێراق. بۆیە بەڕاستی محەممەد شیع سوودانی لە بەرامبەر ئیحرازێکی زۆردایە کاک شوان، ینی بەرامبەر ئەمریکا، بەرامبەر با بڵێن دامەزراوە جێبەجەکارەکانی عێراق، بەرامبەر خەڵکی عێراق و بەرامبەر ئەوانەی کە چاکە و باشیان هەیە کە کردیانە سەرۆکی حکوومەتی عێراق. پێم وایە ئەوەی کە جەناب باز دەکەی لە بینی ئەو دوو ئەوەی دایە لە بینی دوو ئاگراندایە، نەدەزانی ئەمریکای ڕازیکە، نەدەزانی حکوومەتەکەی خۆی وا پیشان دەکە حکوومەت بێژەکە هەردوو پێ ڕازی نەبین بۆ دوو هەیەکی دەچێت عێراق مەبەستەمە تایبەتیژیت وێ شەڕ هەیدا
إسرائيل وحماس وكو يعني وكو عراق يعني جروب سكدارة كانش أو بابني أو كاريجية زوريا نابي لسر تشيني وان حماس وأوا يعني سيدا كان مثلا مش هيك لبنكيش جورو جراند جرين أمن زور زار باز دكم ضلب أجر أو جروب سكدارة كبديان 1000 مشتشيان هي هر زور لحماس زياتر برتسكدارترن يعني أجر بيانو براستي مثلا بنكيش سربازي أمريكي وكو عين الأسد مثلا لناوبن بابا 1000 مشتشيان 1000 فرقة أوي كان بلام أوانش دزانن ك سنورك هي دزانن كهيلك هي شي سورة أجر لو هيلا سورة أو جبنا أودي يعني زور نزيكا ك بأمانز قسنيتي وكو قاسم سليماني أبو مهدي مهندس لسان دوبار بيت والعراق سركداتي أو جروبانا بكون ابن هرشي أمريكا وأمريكا لا ماوي كرت أم بيمواني أمريكا زور ماوي زور تمشاكر ببرامبر أوي كذكري شو كأمريكا ليرة دا ناوبانجي درزي لو أمريكا ديويت شيب كات بون منا خوتان دزان شند روجيكا قشتي وزيري دروي أمريكا بو روجالاتي ناوراز دستي بكردو بريارة كسبيش بيت عراق بيتان واي دي أمريكا ديويت شيب كات سنور خان باش بجستاني الشر نيوان حماس وإسرائيل ديار السركداتي أو بارودوخي ناوسكا استا أمريكا ديكا أمن بيما يكلا دس حكومة إسرائيل جدرتوا بويا تاكلاين كبتواني فشاري تواو لسر إسرائيل بكا وبالرياضي شراقتم دا أمريكا خوي أمي أويست أمريكا أبي ندويست زاري بلام أمريكا لو بارودوخي كدرزبو قازنزش زوري كرت باش شري أوكرانيا وزني أوكرانيا هجموني أمريكا لناوسي رشالاتي ناوراستو وكوبالين باكوري أفريقيا برو باشكشسو بلام بو تشيشيان بهوي أو تشيشيان أو شري لنيوان حماس وإسرائيل ودا أمريكا تواني بهزيجي سياسي عسكري دبلوماسي جورا بقريتو ناوسكا وهستا شومان دزانيكا همو ولاطان تساوين لدس أمريكا كفشار بخاية تسد حكومتي إسرائيل أو شرارا بقري بويا من بيم وايا تاكلاياني كزور قازان ذكر لو باردوخا أمريكا استاكا دتواني يعني فعلا وابكا كحكومتي إسرائيلي هنقاي دواتري أمريكا تشيا بيت هنقاي دواتر أويكا من بيم وايا سزاي أو جروب تسقداران أو لا نردا كلا لو استيان لو باردوخا قازانس بكن قازانسكشان لسر أوي بك وابشادن كأمريكا بهزلنا وسكو أمريكا ناتواني برجري لخوي بكاتويان برنجاريان ببتوا أم بيم وايا آمانزي أمريكا لقونا غيداتو أو دبيك أو جروبا تقدرانا بابلين توزق عقلك بس أو قازان جت تجربة حسكري يعني نبدأ استيبي بس بدليوي أم كردية دواس بشين بدستينا بو بس بدليبو قازان زكاة سيبو أمريكا أوش سياستك أكشفان زور زار ويكا لاني السياسي هند قازان ذكي زاروية دستي خوتي تيدانية براستي يعني هلوكو وكو أواني هما هنجي توارسيوي هما هنجي كصدر تشاوة لزملاء من العراق بدستيان نبو بس بضل يا ابوك كذا صلاتي بدست زوي للسياسه كواد قازان زكبو امريكا ما بس يعني بتنها لو جروبانا ذاك لنا عراق يعني لخدي سركي ذاك ببينا يعني دزاني شيء لا شرنيا امريكا لو قناغي كاك شبناوي بابلين روبروي ايران بيتورستاخو بلام روبروي دسكرد كان ايران دبتوا يعني بيش ماويك من بجداريم كلها ميري لا أو ميري زيجري وزيري دروي أمريكا بكارباري العراق وإيران فيكتورا تايلور يعني زور براشكاوانا قوتي أواني صابر ده كان أمريكا العراق يعني ناو سكدرس يعني لاوازبي أوانا خيال يعني خاوة أمريكا هر دمينية أمريكا هر بهيز دمينية برو كناريكي آرام يعني خرابتر عراق دواء الشركة إسرائيل وحماس بيموانية عراق يعني توشي باردو خشي زور سخب بي أجر بيتو أم بيموايا يعني بتان وعراق نابت بريق لجنگ نخر أو مغامرة هناك سركداتي هواهنجي مثلا دارك أنا خوش جوست كالجير ده صلاتي حكومتنين زور ديتمان بوماوي صالك حكومتي هواهنجي بيكات سركداتي برس السوداني أو جروبة سكدارانا وكو بلي هدنيق بو وكو أو بلين كالا شراقتنا بو لقر أمريكا كان بلام أجر بيتو أمكو باسم كرت أو هي للسورة أو أنا شيء للسورة كي باش دزانن راست أبوي كهالبجاردني أنزمني باريس كان نزيكا يعني خوان وابشاندن كبراسي دلسوزي فلسطين وغزة كتاستا يكفي شان ننتقد لبو فلسطين وغزة بلام من بيم واي أوانش هي للسوري خوان دزانن بلام زاروي لا نارشي يا ناشنسي سركدات كان عندك جروب تقدر كلا لو هي للسورة دبري بلام أمريكاش أكيد روبروني عندبتو وكاردانوي باشي بري أخفنا خور راستا خوب كم بري إنك تقول
کارودان و آخفنین حسن نصر الله السر آخفنین محمد شیع سودانی افریقی هبیه پی و دیار بی وکی وید وی آخفت ڕست ئەدی ئەگەر هەڕەشەکان تونتر بوون حزب الله بە فەرمی کەتە ناو شەڕەکەی بەرفراوانتر بوو عێراق لەو کاتێک چ دەکا دوێنێ یان زیاتر حکوومەتەکەی سودانی چ دەکا نەنا ئەوەی کاکشبان ئەو هێڵە چ لە لوبنانە چ لە سووریا چ لە عێراق چ لە یەمەنە بڕیارەکەی لە هیچ دەستە خۆیانی هەمووی لە تاران دەدرێت تاران قسەکانی حەسەن نەسوڵڵا کە لە هەمووان لە گروپە چەکدارەکانی عێراق نزیکترە لە ئێران یان ئەزمموی زۆر کەونترە لە مامەڵەکردن لەگەر ئێرانیەکان قسەکانی حەسەن نەسوڵڵای زۆر ئاشکرا بوو کە تا ئیسرائیل لیانەدا ئەوان بەرەنگاری ئیسرائیل نابنەوە کە ئەوەش وەکو بڵێ دڵنیایەکیدا بە سەرکردایەتی ئیسرائیل کە ئەو لایەنە لێ نادە دیارە یانەگە جەناب جێ لە وتارەکەی بوو زیاتر لە سەعاتێک بوو زۆر دوور و درێژ بوو بەڵام لە هەموو جێدایە وتارەکەی مانای ئەوە بوو کە بەرەی ئێرانی ڕاستەوخۆ ناس نەشەڕ هەندێک بەشداری دەکەن بە موشکێک بە کوشتنی ئەوەک بەڵام ئەوش باشە وەکو دوا پرسیارم بە کاگیاسین ینی ئێستا ئەمریکا ڕێگە نادات بۆی کە ئاگر بەس ڕابگەنرێ ڕێگە نادات بۆی کە بەرەی دیکەی جەنگ بکرێتەوە بەڵام ئەگەر جەنگەکە درێژە بکێشێت ینی پێتان وانییە کە حزب اللهش دێتە ناوەوە گروپە چەکدارەکانی دیکە لە عێراق لە یەمەن لە سووریا دێنە ناوەوە سونخوا کەسیان نایەن چکە هەمویان وەکو وڵاتی خۆیان بیر دەکەنەوە ئێران کە سەرکردایەتی هەمویان دەکا ئێران لە بەرژەوەندەکانی ئێران قسان دەکات تا ئێستا ئەگەر لێدوانە فەرمیەکانی ئێران وەرگری هەمووی وەزیری دەرەوەی ئێران دەیکا سوپای پاسداران نایکە کە ئەمە پێشتر شارەزای ئێرانین ئەگەر بێوێ ئێران هەڕشەی سەربازی کە سوپای پاسداران لێدوان دەدات تا ئێستا وەزیری دەرەوەی ئێران دەکە ئەوش مانە ئەوەیە کە ئێران نایوێ ئەو شەڕە پڕشی پێ بکەوی بە شێوەیەکی ڕاستەوخۆ بۆیان پێم وایە ئەو شەڕەش ماوەکەی زۆر نەماوە ئەمریکا لە ژێر فشارێکی دیبلۆماسی و مرۆییدایە بەڵام وەکو باسم کرد ئەمریکا ئامانجی خۆی بەجێگەیاند و بەهێزێکی زۆر باش منێکی زۆر گەڕاوە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێم وایە لە ماوەیەکی کورت ئەو شەڕە ڕادەگری بەڕێز سیاسین عزیز شرۆڤەکۆری سیاسی گەلمەدە بوو گەلک سپۆز بووە زۆر بەخێر بێت هەر بژی